تورکیا ئەوەی مافی مرۆڤ بێ نییە بەڕاستی ئێمە دەبینین ئەندامانی هەدەپە لایەنگرانی هەدەپە ئەوەی کە ناوی هەدەپە ئەکرێتە زیندانەوە جا چ جای ئەوەی کە بۆ تەندروستی سەرۆگاپۆ من پێم وایە بەوەی کە ماوەیەکی زۆر ڕێگە نەدراوە پارێزەرەکانی سەردانی ئیمرالی بکەن بۆەوەی کە چاوپێکوت نەگەڵا بکەن ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەیەکی هاشاڵ نەگرێت کە تورکیا دەیەوێت بە پلان سەرۆگاپۆ لەناو بەرێ بەڵام خەیاڵی خاوە بە دڵنیاییەوە ئیمڕۆ تەواوی کۆمەلگا لە هەموو شوێنەکانەوە ئەتوانم بڵێم لە دەرەوە و لە ناوە هەرێمی کوردستان هەمی هاواری ئازادی بۆ ڕێبەراپۆوەکە من پێم وایە فەلسەفە و شیعاری ڕێبەراپۆ لە ناو تاکی کووردا ڕەنگی داوەتەوە و ئێمە بۆ خۆمان ئەوە چاک ئەزانین کە دەوڵەت تورکیا بە سیاست دەیەوێت گەلی کورد قڕ بکەوە زیندانەکان پڕکات لە خەڵکی ئازادی خواست و ڕێبەراپۆ بۆ بەرخودانی کە لە ناو زیندان کردوێتی ئەوەی سەلماندووە کە دەوڵەتی تورک ناتوانێت گەلی کورد لە ناوبەرێ ئێمە سەڵاو و درود و ڕێز ئەنێرین بۆ ڕێبەراپۆ پێشمان وایە ئەو ڕۆژە دێکە ڕێبەراپۆ لە زیندان ئازاد ببێت و بۆی کە دڵنیابین لە تەندروستی سەرۆگاپۆ پێویستە تەواوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەسەر تاسەری جیهان کەمپین ڕێک بخەین بۆ ئەوەی دڵنیابین کە بزانین تەندروستی سەرۆک چۆنە چکات تاکو و ئێستا ماوەیەکی زۆرە دەوڵەتی تورکیا بە بیانووی جیاواز ڕێگە نادا پارێزەرەکانی وە کەس و کارەکەی و بنەماڵەکەی سەردانی بکەن مەش نیگەرانێکی زۆری لا ئێمە دروست کردووە ئێمە داوا لە تەواوی کۆمەڵگای نێودەوڵەتی ئەەکەین هەرچی زووە ئەم پلانە گڵاوی تورکیا پوچەڵ بکەنەوە بۆ ئەوەی هەرچی زووە ئێمە پەرۆشین بەڕاستی کە بزانین تەندروستی سەرۆکمان چۆنە لە دەگیرکردنی ئۆجەلان و لە ڕفاندنی هەتا ئەو کاتەی ئێستش کە ئێمە قسەی تیاکەین هەموو کارانەی بەرامبەر ئۆجەلان و بەرامبەر سەرکردە دیارەکانی تورکیا بە تایبەتیش کوردەکانەکرێت زۆر نادادگەریتیایەوە زۆر دوورە لە یاساوە بۆ نمونە هەر کەسایەتیشی دیارتر کە لە ڕۆژانی ڕابردوو سزای بەسەرا سەپێنرا سەلاحەدین دەمیرتاژ بوو کە هیچێک بۆ لەو سەرگردانەی کە ئومێد و هیوای خەڵکی باکووری کوردستان بووە و ئۆژەلان تاکە هیوا و تاکە ئامانجە لە باکووری کوردستانە کە نەک لە باکووری کوردستان بگرێت لە سوپاچەی کوردستانیش کە بتوانێت تا ڕادەی گۆڕانکاری لە خەباتی سیاسی و ڕزگاری خوازیاب بکە بەڵام تورکیا نایەوێت ئەم کەسایەتیە لە دەرەوەی زیندانەکان بێەوە دەزانێت بەگەڕانەوەی بۆ دەرەوە زانینی هەواڵیشی تەنانەت کاریگەری لەسەر ڕای گشتی و لەسەر ڕای تورکیا بێت بۆیە ئەو هەوڵەدا بە هەموو شێوەیە کە ئەو لە زیندان بێڵێتەوە و سزاکانی زیاتر بکەوە ڕێگەی نەدا گەلی کورد هەواڵی بزانن ئایا دۆخی تەندروستی باشە یاخود دۆخی تەندروستی خراپە چونکە بە هەردوو بارەکە لەسەر دەوڵەتی تورکیا ئاشکێتەوە و کاریگەریە بێت لەسەر ڕایگشتی تورکیا زیاتر فشار بکرێتە سەر تورکیا چونکە تورکیا حسابی زۆر بۆ خۆپیشاندانانە کات کە لە شارەکانی باکووری کوردستان ئەکرێت بە تەسەوری من باوەڕ ناکەم لە هەرێمی کوردستان کاریگەریشی ئەوتۆ بێ و دەسەڵاتداران ڕێگە بدەن کە خۆپیشاندانێکی بەو جۆرە بکرێت کە کاریگەری لەسەر دەوڵەتی تورکیا بکە وەگەڵەوەی کە بینیمان لە شیلات زێکرا و سەرجەم بارەگاکانی تورکیا سووتێنرا ئەگەر جارێکی تر ڕێگە بە خۆپیشاندانێکی لەو جۆرە بدرێت بە دڵنیایی لە باشووری کوردستانیش کاریگەری بە بەڵام بۆ باکووری کوردستان خۆپیشاندان و فشاری مەدەنیانە بە دڵنیاییەوە کاریگەریە بێت.